سڵاو خۆشەویستان. ئەتەوێ فێری زمان ببیت، بەڵام پێویستت بە کەسێک هەیە کە سەبر و تەحەمولی هەبێ لەگەڵ تۆ و دابنیشێ پرسیارت لێ بکە، تۆش وەڵامی بیتەوە، لێت دووبارە بکاتەوە، لێت بپرسێتەوە، پێت بڵێ ئادێ ئەوم بۆ بڵێ ئەوم بۆ بڵێ و بەم شێوازە لەگەڵت بەردەوام بێت تا تۆ بە جوانی ڕایت. تۆ پێویستت بە کەسێک هەیە پێت بڵێ ئادەی بڵێ ئەو شتە، تۆش بڵێ it is، بڵێ گەورە، تۆش بڵێ big، بڵێ زۆر گەورە، تۆش بڵێ very big، بڵێ ئادەی بڵێ ئەو شتە زۆر گەورەیە. it is very big. بڵێ ئەوە جانتایە، تۆش بڵێ it is a bag، بڵێ ئەوە جانتایەکی زۆر گەورەیە. it is a very big bag. و بەم شێوازە لەگەڵت بەردەوام بێت. بەڵام ئایا تۆ کەسێکی وات دەست دەکەوێت؟ پێ ئەچێ زۆر زەحمەت بێ کەسێکی وات دەستکەوێت. بەڵام خۆشبەختانە ئێمە لە وانەکانمانە ڕێگایەکی وامان گرتووەتە بەر. تۆ گوێ ئەگری لە من بە تۆ ئەڵێم ئەم ڕستە یانی چی؟ ڕستەکە بۆ نمونە نووسراوە she is a teacher. تۆش ئەڵێی واتە ئەو مامۆستایە. بەڵێ ئافرین، she is a teacher، واتە ئەو مامۆستایە. ئەمجار ڕستەیەکی کەت پێ ئەڵێم، بۆ نمونە ئەڵێم ئەم ڕستەیە یانی چی؟ it's high. تۆش بیرەکەیتەوە نازانی های یانی چی، بەڵام چاوەڕێ بکە. پاشکەمێکی کە خۆم ئەڵێم it is high، واتە ئەوە بەرزە. بۆ نمونە ئەو خانووە بەرزە. it's a very high building. باشە؟ تۆ کاتێکە من پرسیاری لێکەم ئەتوانی ڤیدیۆکە بوەستێنی، یان ئەگەر نەشی وەستێنی بە خێرایی جواب بیتەوە، ئەوە پاشکەمێک خۆم وەڵامەکەیت پێڵێم. جا من ئەم ڕێگایان بەکارهێناوە لە زۆربەی وانەکانە و هەوڵم ماوە هەروانێکیشم وتوەتەوە دوجار هەوڵم ماوە ڤیدیۆیکی لەو شێوازەی بۆ دروست بکەم تاوەکو جێگەی ئەو کەست بۆ بگرێتەوە کە نیتە. ئێمە زۆر پێویستمان بە کەسێک هەیە کە هەڵەکانەوە بۆ ڕاست بکاتەوە. ئێمە پێویستمان بە کەسێک هەیە کە پێمان بڵێ وا بڵێ و ئێمەش بیڵین، بەم شێوازە ڕاهێنانمان پێ بکە. بەڵام خۆشبەختانە من لە پرۆگرامەکانمە ئەم ڕێگایان بەکارهێناوە. تۆش هەوڵ بە یەکەیەکە لە کورسەکان بەشدار بە و سوود وەرگرە لەم ڕێگایە کە ڕێگایەکی زۆر باشە. فەرمووین ئێستاکە باوانەیەک لەم شێوازە بخوێنین. Speak English. بە ئینگلیزی قسە بکە. ئەگەر بتەوێ قسە بکەی بڵێی ئەزانی چییە؟ بۆی سەرنجی کەسێ ڕاکێشی بۆی قسەکەت بکەی ئەڵێی چی؟ Guess what. Guess what. ئەزانی چییە؟ Guess what. ئەگەر بڵێ من هەمە، ئەڵێی I have. بۆ نمونە کتێبێکم هەیە I have a book. بڵێ من شوقەیەکم هەیە I have an apartment. بەڵام بڵێ شوقەیەکی نوێم هەیە I have a new apartment. بڵێ ئەوە زۆر شازە، زۆر مەزنە. That's great. That's great. بڵێ جوانە It's beautiful. It's beautiful. بڵێ گەورەیە It's big. بڵێ ئایا جوانە Is it beautiful. بڵێ ئایا گەورەیە Is it big. بڵێ من هەمە I have. بڵێ هەیەتی، بۆ نمونە خانووەکەم ئەوەی هەیە It has. بڵێ ژووری نووستنی هەیە It has. ژوورێکی نووستنی هەیە It has a big living room. ژوورێکی نووستنی گەورەی، ژوورێکی میوانی گەورەی هەیە It has a big living room. بڵێ ژوورێکی نووستنی بچووکی هەیە It has a small bedroom. It has a small bedroom. بڵێ حەمامێکی هەیە It has a bathroom. It has a bathroom. بڵێ چێشتخانەیەکی هەیە It has a kitchen. It has a kitchen. بڵێ
بەڕاستی جوانە. It's really beautiful. It's really beautiful. It's really beautiful. بڵێ بەڕاستی زۆر گەورەیە. It's really very big. It's really very big. بڵێ لەکوێیە؟ Where is it? Where is it? بڵێ تۆ لەکوێی؟ Where are you? بڵێ خانووەکە لەکوێیە؟ Where is the house? بڵێ شوقەکە لەکوێ؟ Where is the apartment? بڵێ لەکوێیە؟ Where is it? بڵێ شازە باشە. Nice. یانە great. بڵێ دیمەنی هەیە؟ Does it have a view? دیمەنی هەیە؟ Does it have a view? A view واتە دیمەن. Does it have a view? بەڵێ هەیەتی. Yes, it does. Yes, it does. بڵێ دیمەنێکی زۆر شاز و نایابی. It has a great view. It has a great view. It has a great view. بڵێ لێتی. There is. There is. بڵێ مێزێک هەیە. There is a table. بڵێ کورسیەک هەیە. There is a chair. بڵێ کورسیەکان کۆمەڵە کورسی هەن. ئەڵێ چی؟ There are some chairs. ئێگە بڵێ نییە. There aren't. There aren't. There aren't any chairs. هیچ کورسی لێ نییە. There aren't any chairs. بڵێ سپاس. Thanks. بڵێ خۆشمەوێ حەزم پێێتی. I love it. I love it. بڵێ خۆشم ئەویت. I love you. بڵێ خانۆم خۆشەوێ. I love it. بڵێ بەڕاستی. Really. بڵێ من بەڕاستی پێویستمە. I really need it. I really need it. بڵێ بەڕاستی هەنێ ئەساسی ماڵم ئەوێ. بەڕاستی هەنێ ئەساسی ماڵیان کەلوپەلی ماڵم پێویستە. I really need some furnitures. Furniture واتە کەلوپەلی ماڵ. I really need some furnitures. I really need some furniture. بڵێ چیت پێویستە؟ What do you need? چیت پێویستە؟ What do you need? بڵێ شتی زۆرم پێویستە. I need lots of things. I need lots of things. بڵێ هەنێ کورسی لێیە. There are some chairs. بڵێ هەنێ کورسی لێیە لە ژووری چێشتخانە. There are some chairs in the kitchen. There are some chairs in the kitchen. بڵێ بەڵام مێزێکی لێ نییە. But there isn't a table. But بەڵام there isn't a table. مێزێکی لێ نییە. قەنەفەشی لێ نییە. There is no sofa. There is no sofa. بڵێ لێرە قەنەفەی لێ نییە. There is no sofa here. There is no sofa here. بڵێ لێرە لە ژووری میوان قەنەفەی لێ نییە. There is no sofa here in the living room. بڵێ هیچ کورسی لێ نییە. There aren't any chairs. There aren't any chairs. بڵێ تەنها لامپێکی لێیە. گڵۆپێکی لێیە. There is only one lamp. There is only one lamp. تەنها ئەم لامپەی لێیە. There is only this lamp. يلا let's. يلا با بچین. Let's go. يلا با بچین بۆ شتکڕین. Let's go shopping. يلا با بچین بۆ شتکڕین کۆتایی هەفتەی ئایندا. Let's go shopping next weekend. Let's go shopping next weekend.
بڵێ باش okay okay بڵێ سپاس thank you بڵێ شایەنی نییە you're welcome بڵێ بەخێر بیت welcome welcome بڵێ من وا پێشنیارەکەم I suggest I suggest I suggest بڵێ کورسی chair کورسیەکان chairs بڵێ ژوور room ژوورەکان rooms مێز table مێزەکان tables بڵێ کەلوپەلی ناوماڵ furniture furniture بڵێ چیت پێویستە what do you need بڵێ من زۆر شتم پێویستە I need lots of things I need lots of things هەر سەرکەوتوو بە